بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان درود و سڵاو سجانی پاکی پێغەمبەر کەوێ بینەرانی ئازیز بە ڕۆژوبانی خۆشەویست لە ئەڵقەیەکی نوێی تری بەرنامەکەتان بەرنامەی وانەکانی بە ڕۆژوبوون بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. هیوادارین بابەت و ئەڵقەی ئەم ڕۆژمان بەدڵی ئێوەی بەڕێز و خۆشەویست بێ. دیارە ئێمە هەر بەردەوام دەبین لە ساڵ بەردەوام دەبین لەسەر بە ڕۆژوبوون و هەرس و کەوتکردنی خودی تاک لە شوێنی کارکردن. سرەتا دەمەوێ بەم خاڵە دەست پێ بکەم، ئەوش بریتە پێویستە هەمیشە لەسەر کارەکەت گەرم و گوڕبی، یعنی پێویستە هەمیشە بەوزە و بەتین و بە گوڕێکی نوێەوە بچێ سەر کارەکەت. هەر ڕۆژێک لە ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز کە بە ڕۆژووی بە شێوەیەکی نوێتر لە جلوبەرگ، بە شێوەیەکی نوێتر بە بیرکردنەوە، بە شێوەیەکی نوێتر لە ئامانج و پلان و بەرنامە بچێ سەر کارکردنت. حەوت بە پرۆژە لە دوای پرۆژە لە دوای پرۆژە بەرەو پێشەوە بچیت. چۆن دەزانیت؟ ئەنی ئەمڕۆ دەبێت ئەمڕۆ لە دوێنێ باشتر بی، بەیانی دەبێت لە ئەمڕۆ باشتر بم، نەک بە شێوە لاسایەکەی کەسانێک هەن بەس ڕۆژ دەژمێرن، مانگ دەژمێرن، ساڵ دەژمێرن، هەموو شتەکان بە شێوەیەکی ئاسایی دووبارە دەبێتەوە بەبێ ئەوەی داهێنانی تێدا بێ. کەواتە ئێمە دەمانوێت گۆڕانکاری پرۆژە لە دوای پرۆژە بەرهەمەکەی باشتر بێ، سوودبەخشتر بێ، داهێنانی تێداتر بێ. بڕیاردان لەسەر هەر بابەتێک پێویستی بەچەیە؟ بە چاوناترسی، بە بوێر. هەنی بەڕاستی لە شوێنی کارکردن لە هەر شوێنێکی پێویستە لە بەردەم ماف لە بەیندووکەوانە حەق پێویستە سڵ نەکەیت. کورت دەڵێ خوار دانیشە ڕاست بڵێ، واتە لەسەر ڕاستی ئەگەر ملیشت پەردەن پێویستە تۆ هەر بەردەوام بی. کەواتە لە هەر شوێنێک ڕاستی وتن زۆر گرینگە. کە تۆ بوێر و چاونەترس بووی دەتوانم بڵێم ئەو کاتە کەسێکی تەندروست و خاوەن کەسایەتی خۆت دەبیت. کەواتە بڕیاردان زۆر گرینگە. زۆر جار ڕاد وەردەگرن، دەڵێن تۆ ڕاد چییە؟ نەک جار هەندێک جار ڕادوەرە، زۆر جارەوەیە دادگاییت پێ دەکەن لە بین دوو کەسا دەڵێن و تۆ ژێمان لێ بگرە و تۆ بڕیار بدە. ڕاستی لێرەدا نابێ شەرم بکەی یان بترسی برێ لەبەر ئەو فلان و یان لەبەر ئەوەی و یان بەرژەوەندیم لێ تێک دەچێنە. دەبێت لێرە بوێرانە چاونەترسانە بڕیار بدەیت، بە تایبەتی لە شتی چاک، یعنی ئەو بڕیاردان و ئەو چاونەترس و ئەو بوێرت بۆ بەرهەمی بۆ کاری بەرهەمدارە، یعنی بەرهەمەکەت جوان بێ، بەرهەمەکەت نوێ بێ، داهێنانی تێدا بێ. خاڵێکی تر دۆزینەوەی هێز کارکردن، یعنی زۆر جار هەیە تۆ بۆ نمونە لە شوێنی کارکردن لەو شوێنەی ئەو کارت بە تایبەتی لە کاری سەربەخۆیە، چکە بە باسی کاری فەرمی دەکەین، کاری میری دەکەین و هەروە کاری تایبەتیش دەکەین، پرۆژەی تایبەت دەکەین، خەڵکانێک هەیە خاوەن نووسینگە و خاوەن شوێن و کاری خۆیانە. جاری وایە پێویستە تۆ مامەلەکردن لەگە دەوروبەرت هەیە، بەڕاستی دەبێ تۆ هەڵی کارکردن بدۆزیتەوە بۆ خەڵکانی تر. چۆن دەتوانی؟ بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە دەتوانی ئیش بۆ خەڵکانی تر بدۆزیەوە، دەتوانی ژمارەی خەڵکی تر بەشداری پێ بکەیت. بە تایبەتی ئێمە لە کۆمەڵی کوردەواری ئێستاکە ئێستا وا سەرەتای قەیران و بەرەو باشی دەڕۆین، دەبێ بیرکەینەوە خەڵکانێکی بێکارن، ئەو کەسانەی خاوەنکارن چۆن ئەو خەڵکە بێکارە بۆ خۆیان ڕادێشن، هەم پاداشتێکی گەورە وەرەگرن، هەم میش و پرۆژەکەیان بەرەو دەڕواتن و ئیشی خۆی کە ئیشێک بە یەشێک جێبەجێ دەکاتن بەرامبەرەکەی کە کرێکەی دەداتی، اینجا ڕۆژانەیە، مانگانەیە، هەفتانەیە، خۆی لە خۆیدا بۆ خۆی قازانجە. بۆیە ئەمە زۆر گرینگە. خاڵێکی تر بوونی ویست زۆر گرینگە. تاک ویستی خۆی بەهێز بکات لە کاروباری ڕۆژانەی. ئەنی بەڕاستی ئەگەر تۆ ویست و ئارەزوود لە کارەکەت نەبێ سەرکەوتن ناهێنی. چەند ئەو ویستت لە ئاستێکی بەرزا بێ، چەند ئارەزوو کار و پیشەکەت خۆش بوێ، ئەوەندە
تۆ سەرکەوتوو دەبی لە کار و پیشەکەتە. بۆیە هیوادارم هەمیشە ئێمەی مسلمانی بەڕۆژوو بوو بە خۆماندا بچینەوە بە ویست و ئارزوێکی بەرزترەوە بچینە سەرکارەکانمان و هەروەها هەڵس و کەوت لەگەر دەور و پشمان بکەین. خاڵێکی تر نەرمونیانی لە پلاندانان و هەڵس و کەوتکردن لەگەر خەڵکاری دەور و پشت بۆ گرنگیدان بەلایەنی گیانی لە بین دوو کارە ڕۆحی کەواتە ئەمە زۆر گرنگە نەرمونیان بی. خەڵکانێک هەیە هەرخوا سەیرت کردووە تەمەشا دەکەی سروشتی کەس ناوێت تەمەشای دەم و چاویکە مڕوو مۆچ مۆن تووڕە بەڕاستی ئەمە سیما و ڕەوشت و هەڵس و کەوتی مسلمانی بەڕۆژوو بوونیە. ئێمەی مسلمان دەبێ هەمیشە نمونەی و پێشەنگی خەڵکاری تر بین چاومان لێ بکەن لاساییمان بکەنەوە. کەواتە ئەو نەرمونیانە زۆر گرنگە. هەندێک کەسێ ڕقن، هەندێک کەس هەیە دەتوانم بڵێم یەک لەسەر یەک شێوەن بەڕاستی ئەمەش دەست ناداتن بۆ ئەو شوێنەی کە کاری لێ دەکەی. چونکە بەخۆمە دەزانین جیاوازی تاکاتی لە بینی مسلمانان و لە بینی ئەو تاکانەیە مەرجیش نییە تەنها لەو فەرماگە و لەو شوێنە و لەو کارکردنەی تۆ تەنها مسلمان بی. بۆیە زۆر گرنگە ئێمە لەسەر کارەکانمانە مامناوەند بین کە دەڵێن نەرمونیانی یعنی مامناوەندی زەدە زۆر توندی نە زۆر خاوی و شلی. کەواتە زۆر گرنگە ئێمە بایەخ بەلایەنی نەرمونیانی بدەین لە مامەلەکردنمانە. هەنی مامەلە دەکەی لە شتێکە دەتوانی تۆ شتێکی تێدا بێریەوە، دەتوانی ئەو شتێک کە ماوەیە لە کڕین و فرۆشتنا لە هینە لەگەر کەسی بەرامبەر تا بتوانی بەڕاستی شتێکی تێدا بێریەوە و گرنگی بەلایەنی ژیانی بدەیت. چونکە تۆ بەڕاستی مرۆڤ وەکو دوور لە ڕووی بینەران دار و بەرد و ئاسن نییە. هەستی دەبێ هەبێ، سۆزی هەبێ، خۆشەویستی هەبێ. خاڵێکی تر کۆڵلەدان لە کارکردنە. نابێ کەسی مسلمانی بەڕۆژوو بوو بڵێ من ماندووم، نابێ هەست بە ماندوو بوون بکە، نابێ کۆڵ بدە، هەمیشە کۆشش بکە، هەمیشە بەرنامەکانی نوێ بکاتەوە، هەمیشە نەخشە و پلانی هەبێ. کەواتە ئەمە لایەنیشترە. خاڵێشتر ئەنجامدانی کار لە کاتی خۆیە. ئەو کاتانەی کەوە لەسەرەتی هەر لەگەر چوونی بۆ فەرمانگە هەگەر لە چوونی بۆ ئیشەکە دەست پێ بکە، نەک دەیبرێنی و کاژمێری کرد، نەک برێت دەتوایی دەرێک کاری بەوەختی پاشای سەتەختی. یعنی زۆر گرینگە بەڕاستی کە تۆ لەسەر کارێکی لەسەر پیشەیەکی بتوانی گرنگ بە کاتەکەت بدەیت لە کاتی دیاری کراوە ئەو ئیشە جێبەجێ بکەیت. ئەوەش بە پسەیە کە دەرێن مەبەستم بە پلان و بە نەخشە و بە خشتەیە، یعنی خۆ نەدزیەوە. جاری وا هەیە بەداخەوە بە ناو خۆی بە مسلمان دادەنێ و بە ڕۆژووە دەچێ بۆ WC نیو کاتژمێری پێدەچی، 15 خولەکی پێدەچی. یعنی بەڕاستی نەبووە، دەستی دەشوە حتا دێتەوە ئەم کاتانە هەمووی بە فیڕۆ دەڕوە. بۆ کەسی مسلمان بەڕاستی ئەوە نەگونجاوە. بۆیە دەبێ پێشەنگ و نمونە بێ لە ئیشەکانیە لە کاتی خۆیان جێبەجێ بکە، ئیشی ئەمڕۆ نەخاتە بەیانی. بەڕاستی ئەم پەدلەی کوردی زۆر گرینگە، دەرێ ئیشی ئەمڕۆ مەخەرە بەیانی، چونکە نازانی بەیانی چ ڕوو دەدا. بۆ ئەندازەیە ئەمڕۆژ دێینە کۆتایی ئەلقەی ئەمڕۆمان لە بەرنامەکەتان، بەرنامەی وانەکانی بەڕۆژوو بوون تا ئەلقەیەشی تر و بە یەگەیشتنەوەشتر. سەڵاو و ئاشتی خواتان لەسەر بێ و خوا ڕۆژەکەی لێوەرگرت بن و هەر شاد و سەرفراز بن.